هاوڕێنێژام کاتەتان باش. ئەمڕۆ درۆنی تورک لە خەلەکان لە پارێزگای سلێمانی باوکێک و دوو کوڕی کردە ئامانج و هەرسێکیانی لە ئۆتۆمبیلەکەی خۆیاندا سووتان. چەند ڕۆژێک لەمەوبەر کوردێکی گەشتیاری خەڵکی دهۆک لە تورکیا بەدەستی کۆمەڵێک تورک کوژرا تاوانی ئەوە بوو بە زمانی کوردی دوابوو. حکوومەتی تورکیا لەسەر ئەمەی دواییان هاتە وەڵام پاساوی هێنایەوە، پاساوی بۆ کوشتنی گەشتیارێک هێنایەوە کە دیارە ناچێتە عەقڵی کەسەوە. بەڵام ئەو کوردانی کە لە هەرێمی کوردستان تورک خۆی دەیان کوژێ بە هیچ جۆرێ پاساو ناهێنێتەوە و بەڵکو بە سەرکەوتنێکی گەورەشی لە قەڵەم دەدا لە ناو تورکیا و لە ناو میدیای تورکیادا. ئەم دوو جۆرە لە کوشتن جیاوازیان زۆر زۆرە. دیارە کە گەشتیارێک لە تورکیا دەکوژێ کاریگەر دەبێت لەسەر زۆر لایانی ژیانی تورکیا بە گەشتیاریەوە کە سەرچاوەی سەرەکی ئابووری تورکیایە. سەرەڕای ئەوە حکوومەتی تورکیا دەزانێ کە هەموو راپۆرتێکی مافی مرۆڤی نێودەوڵەتی سەرکۆنی تورکیا دەکات. ئەمەش لە تورکیا و لایەن حکوومەتی تورکیاوە بە ئاسانی قوت ناچێت. بەڵام ئەو کوشتارانەی کە تورکیا و ئێران دەیکەن لە هەرێمی کوردستان جۆرێکی دیکەن. کوشتنی کورد لەلایەن تورکەوە حکوومەتی تورکیا سەقامگیرتر دەکات. زۆربەی تورک نەک تەنیا ڕژێمی تورکیا بەڵکو زۆربەی تورک کورد بە ڕەچەڵەکێکی ژێر مرۆڤەوە سەیر دەکات وەک مێروویەک. زۆر ئاسانە تۆ پێی پیا بنەیت و بیکوژیت. لای تورک کوشتنی کورد تاوان نییە، بە کوشتنی مرۆڤیش حساب ناکرێت. ئەگەر کورد نەتوانێت لەم هاوکێشە ساکارە تێبگات، نازانێ هەرگیز پرسی خۆی چۆن نمایش بکات لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا، لە خودی خۆشی تێناگات. حکوومەتی تورکیا لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا ئەو پرسە بە جۆرێکی دیکە گزارش لێ دەکات. ئەویشەوەیە کە ئەم کوردانەی لە هەرێمی کوردستان و تورکیان کوژێت قابلی کوشتنە، چونکە هەمویان ترۆریستن، هەمویان جوداخوازن. چۆن دەتوانێت ئەو پاساوە بهێنێتەوە؟ چونکە حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتێکی کوردیە پاڵپشت و دۆستی تورکیایە. ئەی لە ناو تورکیادا حکوومەتی ئەردوغان ئەم چیرۆکە چۆن دەفرۆشێ؟ بۆ جۆرە دەیفرۆشێ کە حکوومەتی ئەردوغان بە هیچ جۆرێک نایڵێت قەوارەیەکی سیاسی کورد دابمەزرێ. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن.